سلێمانیە و قەدەغەی هاتوچۆیە بە هۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا کە حکومەت بڕیاری لەسەر داوە. هێزە ئەمنیەکان بڕیاری قەدەغەکردنەکە جێبەجێ دەکەن و دووکان و بازاڕ و شوێنە گشتیەکانیش داخراون. وێنەیەکی تری سلێمانی کردنەوەی ئەو شوێنانەیە کە ڕێگە پێدراون بە وێنەی نانەوە و سەمونخانەکان. بەشێک لە دوکانداران لەگەڵ ئەوەی پابەندن بەڵام داوا دەکەن بە پێی ڕێنمایی تەندروستی ڕێگەیان پێ بدرێت بچنەوە سەر کارەکانیان و لایەنی پەیوەندیدار بیرێک لە بەرژەوەندی ئەوان بکەنەوە. ئێمە داواکەین لە حکوومەت پابەندین بە ڕێنمایەکان ڕابردوو 2 مانگ 3 مانگ پابەندین بە ڕێنمایەکانەوە. بەس ئێستا داوا دەکەین بە لایەنی پەیوەندیدار. ئێمە کرێیەکی زۆرمان لە مەعیشەتمان هەیە، اینجا شتیشمان خۆمان حاضر کرد بۆ ئەم فترە شتێکی زۆرمان کرد لە دوکانەکە ئەگەر شتەکان نەفرۆشین ئەو شتانەمان بێت دووبارە خەسارە بێت و دووبارە زەرە یەکەم کرێمان لەسەرە، زەریبەمان لەسەرە، کارەبامان لەسەرە، هەموو شتێکمان لەسەرە. جا ئێمە داواکەین لە حکوومەت داواکە ئاسانکاریمان بۆ بکە. ئێمەش پابەندین بە ڕێنمایەکانی حکوومەتەوە، ڕێنمایەکانی تەندروستی و پابەند دەبین ڕێگەمان بۆ بدەن و بەشکوم چارێکمان بۆ بکەن. وڵی من پێم خۆشە وەکو هاوڵاتێکی ئەم شارە خۆم پیشەوەرم تێگەی ئەگەر بتوان یارمەتیمان بن دوکانەکانمان بکەنەوە لەبەرەوەی بژێوی ژیانمان لەسەر ئەوەیە، ماڵ و مناڵمان چاوەڕێی دەستی ئێمەیە تێگەی ناتوانین بەبێ ئیش چکە ئیشەکانی ئێمە ڕۆژانەیە لەسەر ڕێنمایەکان تەندروستی جێبەجێەکەین. ئەگەر بتوان یارمەتیمان بن دوکانەکانمان بۆ بکەنەوە وەکو پیشەوەرێک. ڤایرۆسی کۆڕۆنا ڕوو لە هەڵکشانە، ئەمەش چەندین ئاستەنجیمان و ژیانی بۆ هاوڵاتیان دروست کردووە. بۆ ڕێگریکردنیش لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە حکومەت ماوەی 6 ڕۆژی وەک خۆپارێزی و قادەغەی هاتوچۆ ڕاگەیاندووە. محەممەد حسەین گەلی کوردستان، سلێمانی.